سڵاوڕێز خوێندکاری ژیر بەخێربەی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی دەچینە لاپەڕە 18 لە لاپەڕە 18 گەیشتینە بابەتی دارستانی کوردستان ڕووبەری دارستانی کوردستان کە لەو خشتەی دیاری کراوە ڕووبەرەکە بە دۆنم ژمارەکانیش نووسراونەتەوە بەرامبەر هەر پارێزگا لە لای ڕاستی خشتەکە پارێزگای هەولێر سلێمانی دهۆک مووسڵ لە لای چەپی خشتەکە ڕووبەری دارستانەکان بە ژمارە بە ڕەنووس ژمارەی ڕەنووسی چوار پرسیاریش هەیە دەربارەی ئەو خشتەی و دەربارەی نزیککردنەوەی ژمارەکان دەمەوێت لێرە ئەوەی بڵێم کە نووسرایە دارستان لە کوردستان سامانێکی نەتەوەییە دەبێ ئەرکێکی نیشتمانیە دەبی بیپارێزین ئەوە خوێندمانەوە باشە پرسیاری 22 لە کام پارێزگا ڕووبەری دارستان تیایدا کەمترە لە ملیۆن وەک زانیمان پێشتر لەوانەکانی پێشەوە کە ملیۆن دەکەویتە دابڕینی سێیەم دابڕینی ملیۆنە لەبەرەوەی دابڕینەکان دروست دەکەین ئەو ژمارەیە کە دابڕینی سێمی نەبوو واتە لە ملیۆنە کەمترە با بچینە لای هەولێر ئەوە دابڕینی یەکەم سلێمانی ئەوە دابڕینی یەکەم دهۆک دابڕینی یەکەم مووسڵ دابڕینی یەکەم هەمویان هەیەنە دابڕینی یەکەم پاشان دەچینە لای هەولێر دابڕینی هەزاران سلێمانی دابڕینی هەزاران دهۆک دابڕینی هەزاران مووسڵ پاشان دەبینین دابڕینی هەولێر دابڕینی ملیۆنان سلێمانی دابڕینی ملیۆنان دهۆک دابڕینی ملیۆنان مووسڵ دابڕینی ملیۆنانی نییە سفر کەواتە مووسڵ دارستان لە مووسڵ کەمترە لە بگەڕێینەوە کەمترە لە چ لە 1 ملیۆن ئەوە وەڵامی پرسیارەکەمان داوە وەڵامەکە دەڵێ پارێزگای مووسڵ هەرەوەندا پاشان پرسیاری 23 دەرێت چ لە کام ژمارە لە خشتەکەدا ژمارەی 5 دەکەوێتە خانەی 10,000 نەدەبوو نووسرا بە لێرە ڕەنووسی 5 بەڕێزان هەرکوبی کێشە نییە لە کام ژمارە لە خشتەکەدا ڕەنووسی 5 دەکەوێتە خانەی 10,000 با بچین دەچینە لای خانەی هەزارەکان بزانین کامە خانەی 10,000 یەکەم خانە لە هەزارەکان خانەی 1,000 ئەوە 1,000 ئەو دووە لێرە پێنجەکە باسی پێنجەکەی دەکا ئەو پێنجە لە 1,000 لێرە ئەو پێنجە لە 10,000 لێرە ئەو پێنجە لە چیە لە 100,000 لێرەش پێنج نەبوو نەدەبووە ئەو سێ پێنج هەیە ڕەنووس لە سلێمانی پێنجەکە لە 1,000 لە دهۆک پێنجەکە لە 10,000 لە مووسڵیش پێنجەکە لە 100,000 پرسیارەکە چ بوو 10,000 کەواتە وەڵامەکە چییە وەڵامەکە دهۆک وەڵامەکەیە ئەو جارەی پرسیاری ڕاهێنانی 24 ئەو ژمارەی بەرامبەر پارێزگای سلێمانیە
نزیک بکەوە بۆ نزیکترین 100,000. دەچینە سلێمانی دەچینە لای ڕەنووسی 100,000. کامە ڕەنووس 100,000؟ 100,000 ئەو ڕەنووسە 100,000. نزیکی بکەوە بۆ نزیکترین 100,000 کە جێمان لە 100,000 دەبی، واتە ئەو دووە کە لە لای چەپی ئەو یەکەیە کە لە خانەی 100,000 هەروەکو خۆی دەنووسرێتەوە، دەستکاری ناکرێ هەروەکو خۆی لە ژێرەوە یان لە تەنیشتی بزانە لە چێ با لێرە بینووسمەوە. ئەو دووە دووی سلێمانی هەروەکو خۆی دەنووسێتەوە کە لە خانەی ملیۆنانە ئەوە دووەکە نووسرایەوە، لە خانەی ملیۆنانە بە ئەوها بینووسم. ئەوە دووەکەم نووسی. پاشان ئەو ژمارە ئەو ڕەنووسانەی هەموو ئەوانەی دەکەونە لای ڕاستی یەکەکە دەبنە چ؟ دەبنە سفر. چەند ڕەنووسە؟ 1 2 3 4 5. جارێ لەو یەکەی دەگەڕین، 5 سفری دادەنێن، 1 2 3 4 5. ئەو جا دێینە لای ئەو یەکەی خۆمان، دێینە لای ئەو یەکەی تەماشای ئەو یەکە ئایا وەکو خۆی دێتە خوارێ یان دەبێ بە 2. بزانین چێ وەڵامی ئەو پرسیاری داتەوە؟ وەڵامی ئەو پرسیارەی ئەو نۆیە بەرپرسە، چونکە ئەو نۆیە هاوڕێ و دراوسەی ئەو یەکەیە لە لای ڕاست، چونکە ئەو نۆیە گەورەترە لە 4 لەبەر ئەوە ئەو یەکە دەبی بە 2، یەکەکی لۆ زیاد دەبی. بووە چ؟ ئەو بووە لێرە ئەو داوەڕێنی یەکەم، پاشان ئەوە داوەڕێنی دووەم، پاشان ئەوەش داوەڕێنی سێم. کو دەیخێنینەوە دەڵێن 2,200,000. 2,200,000. پێشترێ 2,195,000 بوو، 241 بوو، ئێستا بۆ 2,200,000 نزیکمان کردەوە، بۆ 100,000 نزیکمان کردەوە. دواهەمین پرسیار چییە؟ پرسیاری 25. ئەو ژمارەی بەرامبەر پارێزگای هەولێرە نزیکترە بۆ کامە لەو دوانە؟ ئەوە یان ئەوە؟ دەچینە هەولێر، دەچین بزانین چیان نزیک کردیتەوە. لە هەولێریش خانەی 100,000 نزیک بوویتەوە، خانەی 100,000. گوتمان ئەگەر خانەی 100,000مان بمانەوێ نزیکی کەینەوە، ئەو ژمارەی لای چەپ هەروەکو خۆی دەنووسینەوە، دووەکە هەروەکو خۆی دەنووسرێتەوە، لێرەش لە هەردووچیان 2 هەیە. باشە. پاشان ئەو ڕەنووسانەی پاش ئەو سێی لە لای ڕاست هەمویان دەبنە سفر، لێرەش هەمویان بووینە سفر. 5 سفر هەیە، چونکە 5 ڕەنووس ببنە سفر. پاشان ئایا ئەو سێیە کە هەمانە وەکو خۆی دەمینێتەوە یان دەبی بە 4؟ ئایا ئەو سێیە کە هەمانە وەکو خۆی دەمینێتەوە یان دەبیتە 4؟ ئەو سێیە کە هەمانە ئایا ئەوها وەکو سێ یان دەبیتە 4؟ بێگومان هەر وەکو خۆی دەمینێتەوە لۆ. بۆ لەبەر چ؟ لەبەر ئەوەی ئەو هاوڕێ و دراوسەی تەنیشتی ژمارەی بچووکە، یەکە. ئەگەر سفر بی و 1 بی و 2 بی و 3 بی 4 بی، سێیەکە وەکو خۆی دەمینێتەوە، کەوابوو ژمارەکە دەبیتە چ؟ دەبیتە ئەو ژمارەیە، نابیتە ئەو ژمارەیە. ئەوە ئێستا باسی دارستانی کوردستانیشمان کرد، زانیمان کە دارستانەکان زۆر سامانێکی نەتەوەین، دەبی بیان پارێزین، ئاگامان لێیان بی، و هەروەها زانیمان کە لە هەر پارێزگای
لە کامە پارێزگا دارستان زۆرە، لە کامە پارێزگا لە مووسڵ کەمە، لە ژێر 1,2 ملیۆن، بەڵام لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک لە 2 ملیۆن زیاترە.